سەپاندنی گەماروی ئاسمانی بەسەر هەرێمی کوردستان و داخستنی بەشێک لە خاڵە سنووریەکان لەلایەن وڵاتانی دراوسێ کاریگەری نەرێنی کردووەتە سەر جموجۆلی بازرگانی و لەو چوارچێوەیەشدا بازاڕی کڕین و فرۆشتنی زێڕزیانی زۆری بەرکەوتووە. بە جۆرێک ماوەی زیاتر لە 2 مانگە زێڕنگرەکان نەیانتوانیوە هیچ بڕە زێڕێک لە ڕێگەی فڕۆکەخانە و خاڵە سنووریەکانەوە هاوردەی بازاڕەکان هەرێمی کوردستانی بکەن. بەشێک لە زێڕنگرانی شاری ئەولێریش دەڵێن پێشتر هاوردەکردنی هەر کیلۆیەک زێر $250 گومرگ وەردەگیرە، بەڵام لە ئێستادا ڕێڕەوی هاوردە گۆڕاوە بۆ بەغدا و بەمەش بۆ هەر کیلۆیەک زێر زیاتر لە $1000 گومرگ وەردەگیرێ. پێشتر لە هەولێر دەهات 2 وەرەقەونیمان دەدا، ئێستا کە لە بەغدای دێتن 12 وەرەقەونی دەدەن، یعنی ئەوە مەبلەغێکی زۆرە، ئیشەکەی مە ڕاگرتیە لەبەرەوەی ئێستا کە وڵاتی دەدرێ زێر بە دەستعەقی بە چەندە لە بۆ نمونە ئەنگشتیلێک کە ئەو دەستعەقەی 30,000 وێستا بیتە 50-60,000، یعنی لە بۆ نمونە هاوڵاتی باجەکەی دەدا. بە فڕۆکە لەناو بەغدا بینیە خوارێ، ئەوە مەرحەلەی یەکەمە. مەرحەلەش کە ئایا کو دەگەینەوە کنە خۆمان دەگەینەوە هەرێم بە تیارەی دیەوە، ئایا لە مەتاڕی ئێرە ئەگەر ینی دەبێت دیسان گومرگمان لێ بستێنەوە ئەو یەکجار زۆر دەبێت، بە سیارەش دەینەوە ئەو مارە کو بەو ڕێدا دەینەوە نازانم. ئەمە لێکوانە دەستعەقی گرام بکەین، یعنی هەرچی غرامی ینی زێر لێکوانە غرامی نێت سەرێ $1 و دێتە سەرێ. ئەو هاوڵاتیانەی پیشەیان کڕین و فرۆشتنی زێڕە باز لەوە دەکەن هاوردەکردنی زێر لە بەغداوە بۆ هەرێمی کوردستان وا دەکات لە کاتی فرۆشتنیدا نرخەکەی لەسەر کڕیار گران بکرێت، بەمەش هاوڵاتیان زەرمەندی یەکەم دەبن. پێشتر هاوردەکردنی زێر لە مەتاری هەولێرێ $250 دەمانینە، ئێستا دەبی بە بەغدا هاوردە بکرێت، لە بەغداش سزایەکی ئابووری هێشتا سەر کوردستان 4 قات و 5 قات زیادی کردی ئەوەی گومرجی. ئەمەش لە بەراندا ئێستاەوە چەند مانگە غرامەک ناتە کوردستان، چەند زێری شکای کەسر غڕ بوویتەوە لە کنجملەتیەکان ناستە دوو بەش، یان تقریبا ئیشەکە ڕاوستایە تەماشای دوکانەکان دەکەی هەمووی چۆلە هەموو بابەتە چی ناو دوکانەکان نبینی، ئەگەر بشینین دەبێ بیانە سەر ئەو ملەتەی ئەتوو ئەوڕۆ کەسش مەجبور نییە گوارە یەک گوارە 40,000 50,000 حەق دەستی بیکە 100,000 120,000 دەبی لە ملەتەکەی بایەسە خۆ لە جیفان خۆ نایەمەسەر. پێش سەپاندنی گەماروی جۆراوجۆر بەسەر هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی ناوەندی و وڵاتانی دراوسێوە بەهۆی بڕیاری ئەنجامدانی ڕێفراندۆم بازرگانانی هەرێمی کوردستان بەبێ هیچ چاودێریەک لەلایەن حکوومەتی ناوەندیەوە کاڵا و شمەکە بازرگانیەکانیان هاوردەی بازاڕەکانی ناوخۆی هەرێم دەکرد، بەڵام ڕێفراندۆمە و کاردانەوانەی لێی کەوتەوە بازاڕی ئەوانیشی شێواند. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.